سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش لە ڕەواندزین و لە نێو یاریگای بانەزێوک یەکێکە لەو یاریگایانەی کە لە ساڵی ڕابردوو کاری نۆژەنکردنەوەی دەست پێ کرد دوای ئەوەی چەند ساڵێک بوو دروست کرابوو پارەیەکی زۆریشی لێ خرج کرابوو بەڵام کارەکانی بە کۆتا نەهات بوو لەسەر ڕاستپاردەی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لێژنەیەک پێک هات بۆی کارەکانی نۆژەنکردنەوەی ئەم یاریگایە بە خێرایی جێبەجێ بکرێتن. بەڵام بەپێی ئەو بەرنامە و پلانەی کە بۆ یاریگاکە هەبووە بواە لە ساڵی ڕابردوو کارەکانی نۆژەنکردنەوەی ئەم یاریگایە بە کۆتا هاتبە بەڵام تا ئێستا وەکو ئەوەی دەیبینین کارەکان وەستاون و بە کۆتا نەهاتوون. بۆ ئەمڕۆ لەو بەرنامە تایبەتە لەسەر دوو تەوەر گفتوگۆ ئەەکەین و میوانی شم ئەبێت یەکیان لەسەر وەستانی کارەکانی یاریگای بانەزێوک لە ڕەواندز و دووش یانەی وەرزشی ڕەواندز ئامادەکاریەکانی چی کردووە و بەچی گەیشتووە بۆ وەرزی نوێی خولی کوردستان بۆ مەبەستە لەگەڵ مامۆستا سەرهەسەلام سەرۆکی یانەی وەرشی ڕەواندز گفتوگۆکەی مامۆستا ئەو کاتتان باش. مامۆستا سەرەتا پێم باشە لەبەرەوەی لە نێو یاریگای بانەزێو چین قسە لەسەر یاریگای بانەزێوکەی وەکو سەرۆکی یانەی وەرشی ڕەواندز بۆچی کارەکانی وەستاوە و بە کۆتا نەهاتکردن نۆژەنکردنەوەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتەوە بۆ بەسەرکردنەوە مامۆستا جان. طبعا لە ساڵی ڕابردوو ساڵی 2022 لە پرۆژەیەکی تایبەت سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە ڕێزکا کەڵگەورد بڕیاری نۆژەنکردنەوەی یاریگای بانەزێوکیدا دوای ئەوەی کە تەندەرەکە درا و کۆمپانیای جێبەجێکەراتە سەر کارەکانی لە سەرەتادا ئیشەکانی زۆر باش بەڕێوە چوون و ئومێدێکی وا بوو بۆ مانگی 11 بەڵێنەکەوا بوو بۆ مانگی 11 تەواو بێت کارەکانی بەڵام بەداخەوە کارەکانی ڕاجیران دواتر پەیوەندیمان پێوەکردن وتیان بۆ مانگی دوو تەواو دەبێت بە هەموو پێوەرێک و مانگی دوی ساڵی ڕابردوو ئەم ساڵ 2023 بەڵام وە خەریکە نزیک دەبینەوە لە مانگی 11 ساڵی 2023 هێشتا کارەکانی بە کۆتا نهاتوو بگرە زۆربەی کارەکانی ماوە. لەسەر ئەو وەستانی ئەو کارانە هیچ بە دوواداچوونێکتان کردووەکو یانەی وەرشی ڕەواندز؟ بەڵێ لە هەفتەی ڕابردوو لەگەڵ بەڕێز کاکەڵگوور شێخ نەجیب سەرپەرشتیاری سەربەخۆی سۆران کۆبووینەوە هەرچەندە ئەو ڕاگەیانوتی ئاگدار نیم لە وەستانی پرۆژەکە بەڵام زیاتر و دێت بۆ 3 مانگ کارەکانی ڕاوەستاون. مامۆستا سەرهەد ئەوەی تێبینی کرا لەنێو ئەو یاریگە ئەوەی نۆژەنکردنەوە و پارەشی لێ خرجکراوە خەریکە ئەم ئیشەش هەڵەوەشێتەوە لەمەیان هەڵوێستان چییە لەمە چێ ئەرچی چێ ئەو چاودێریە بکاتن ئەو کارانێک کە کراویشە بۆ ئەوەی کە بە نیوەچڵی جێ هەڵدراوە بەڵام زیان بەو پارێ نەگاتن کە لێرە خرج کراوە. بەڵێ لە سەرەتا پرۆژەکە مامۆستا جان تەنفیز مباشر بوو پرۆژەکە ینی دەبووە یەکەی ئیدارە ئەم شارە سەرپەرشتی بکات تەندەرەکە ئێستا ئەوەی ئەمە دامان ڕێشت کە یەکەم جار لە پارێزگار لە محافەزە چاوەڕێی دەرخستە ئێمەیانە کرد ئێمە دەرخستەیەکی تایبەتمان بۆ یاریگایکردن چونکە بەڕاستی یەکجار نۆژەن دەکرێتەوە تاکو چەند ساڵی تر نۆژەن ناکرێتەوە ئێمە بە پرۆژەیەکی وا دامان ڕێشت ینی یاریگایەکی نێودەوڵەتی ماڵی لەگەڵ بکرێت بەڵام بەداخەوە ئەوەی تێبینیمان لەسەرکرد تەندەرەکە دەستکاری زۆری کراوە ئەوەی ئیدارەی یانەکە داوای کردبوو 3 بەشیان لی بەدورن لە ناو تەندەرەکە نەماون هەتا لە چیمەنی یاریگایەکەش چیمەنی یاریگایەکە ئەمە چیمەنی سروشتیماندانابوو بەڵام بەم کۆتاییە کە بەپێ ئەو دەنگ و باسانەبی لەبەرەوەش وەستاوە دەستکاری تەندەرەکە کراوە بە چیمەنی تاتان. کامە چیمەن بۆ یاریگاکە گونجاوتر و پێویستتر بوو بۆ ژینگەی ڕەواندز و ژینگەی ئەم یاریگایە چیمەنی سروشتی باشترە لە ڕووی داراییەوەش ئیسیفادەی بۆیانە هەیە هەنی سوودی زۆر بەیانەکە گەینی وەزایدەن بۆ حکوومەتیش بۆ پرۆژە چیمەنی سروشتی مەسرفی زۆر کەمترە لە تاتە ئەوەی بە ئێوە گوترابێ هۆکارەکەوێ پارەن یە پرۆژەکە وەستاوە یا هەندێ بربەستی تر هەنەکە کارەکان تا ئێستا دەستی پێ نەکردوتەوە. دوای ئەوەی کە پرۆژەکە ڕاوەستا بە دوواداچوونیشمان کرد لە یەکەی ئیداری شاری ڕەواندز وتیان دەستکای تەندەر کراوە دەبێت تەندەر گۆڕێ پارەی زیاتری بۆ تەرخان بکرێت بۆی بێت بە چیمەنی دەستکرد هەرچەنداوە لە تومی ئێمە نەبوو بەڵام ئەوەی لە نزیکەوەش ئاگدار بم دەڵێن پێویستی بە خزمەت گوزار هەیە چونکە ئەو یاریگایگە بیتە چیمەنی سروشتی لانی کەم دەبێت 4 بۆ 5 خزمەت گوزاری هەبێ بۆ یاریگایەکە بە شێوازێکی زۆر باش بەخێو بکرێت فریزەکەی لە ناو نەچێت زۆری چیمەنەکەی لە ناو نەچێت. مامۆستا ئەوە
ئەبێتە یاریگای تایبەت بەیانەی وەرشی ڕەواندز ئەوە ئەبنە خاوەنی ئەو یاریگایان یەکەی ئیداری دەبێت سەرپەرشتی بکاتن یانەی وەرشی ڕەواندز دەبێتە خاوەنی چونکە تاکە مڵکە لە ڕەواندزیان بێ زایدەن هۆڵی وەرشیمانەیە لەگەڵ ئەم یاریگای باقی وەسەلام هیچ کەمان نییە. سروشتەکەی سروشتێکی لەبارە زۆر جار سەرنج یاریگاکانی جیهانی شەدەین هەندێکیان بڵێن لەنێو ئەو سروشتەدانە هەڵکەوتەی بانەزێوکی شوایە کە بڵێن پشتی شاخ و داخە ئەمە بۆ لە ڕووی داهاتیشەوە داهاتێکی باش نبوو بۆ یانەی وەرشی ڕەواندز ئەگرێ یانەکانی تر لە خواری و عێراق هاتبانە ئێرە کەمپی مەشکیان بکرباوە. طبعا ئەمە کە لێرە کار یەکەممان کرد کە یەکەم کارمان کە کرد لەسەر ئەو یاریگایە زیادکردنی داهات بوو یانەکەمان چونکە ئەگەر ئەوە بکرێتە چیمەنێکی سروشتی جوان ئێمە دەمانتوانی لانی کەم دەیانەی خوار و عێراق بینی بە تایبەت ئەوانەی لە ڕێزی پێشەوەن یانە بەهێز و گەورەکان چونکە ئێستا بۆ ئامادەکاری زیاتر لە 12 یانەی خولی عێراقی لە شاری هەولێر کەمپی مەشقوڕایەنانیان لە سلێمانی لە دەوەک لە کاتێکدا ژینگەی یەک لە هەستێ پارێزگایەکان و یاریگای بانەزێوەکنیە ئێمە بەر لەوەی دەستکاری بکرێ چەند کورتە ڤیددیۆیەکمان بۆ یانەکان نات وتمان لە بەرنامانەماندا ئەم یاریگای نۆژەم بکەینەوە بیکەین بە چیمەنی سروشتی بە خۆشحاڵیەوەش قبولیان کرد وتیان ئێمەش بە خۆشحاڵیەوە دەین ئەوەی ویستیشتان ئێمە تەخسیری ناکەین لە ڕووی داراییەوە یعنی ئێمە لانی کەم لە مانجی 6 بۆ مانگی 10 لانی کەم ئەتوانین دەیانەی خوار و عێراق بین نێرانە بەلکێشیان بکەین بۆی ئامادەکاریەکانیان لێرە دەست پێ بکەن بەڵام کێشە یانەکانی خوار و عێراقەوە لە یاریگای دەستکرد ڕاهێنان ناکەن تەنها لە یاریگا سروشتەکان مەشقوڕاهێنانەکانیان دەکەن هەڵبەتە ئەمانش یانە زەخمەکانی عێراقن لە ڕووی بەتایبەت لە ڕووی داراییەوە دەتوانن سەرچاوەکی باشی داهاتی یانەکەمان دابین بکەن. باش ماستەرەت چەند پارە بەپێی ئەوەی کە ئێوە لە ناو لیژنەکە بووینە وەکو هیچ نوێنەرێکتان هەبووە لە نێو ئەو لیژنەیان کەستان بانگ نەکراون و چەند پارەش بۆ ئەو یاریگایە تەرخان کرابوو. تەبەن مامۆستاجان لە هەموو دنیایەک وایە یاریگا کە نەوژە نەکرێتەوە لەناو ئەمری وەقعدا دەبێت ئەندامێکی دەستەی کارجێڕیانەکە لیژنە بێت بۆی بەدواداچوون بۆ کارەکان بکات کارەکان کەم تەرخەمیان تێ نەکرێت بەڵام بەداخەوە زۆریشمان هەوڵدا لە زۆر دەرگاماندا هەر شێک بێ ئەندامێکی دەستی کارژێر لە ناو لیژنەکە بێت بەڵام لێ نەگەڕن نیان هێڵا ئەندامێکمان بێتە ئەندامێکی دەستی کارژێر بێت ئەندام ناو لیژنەکە هیچ پرسوڕایەکیش بە ئێوە نەکراوە هەر شتێک بۆ نۆژەنکردنەوەیەک یا دەستکاریە گۆڕانکاریەک لە بەرگەکانی ئەو پرۆژێ نەخێت بە هیچ شێوێک لەبەرەوەی هەر لە کۆتا جارەکان بەر لەوەی پرۆژەکە ڕابۆستی جارێک سەردانی سەرپەرشتیاری پرۆژەکەمان کردوتمان کاکە ئەمە بە هیچ شێوێک ئەو سیمەماندانەوە چکە سروشتی کوردستان وایە بڵێ نەڵێ زۆر جار هاندەری یانەیەک ئەنجامیارێکی قبول نابێت دەبێ بربەستێک هەبێ بۆی یاریزانەکان بە دوور بن لەوەی بێنە ناو یاریە بەڵام ئەو بربەستە ئێستا بۆ یاریگای ئێمە دووردانراوە هەموو کەسێکی توانین پێدا پەڕێتەوە بەڕاستی کەمتەر خەمی زۆری تێدا ینی ئێستا تۆ وەکو سەرۆکی یانەی وەرشی ڕەواندز تێبینیت لەسەر ئیشوکارەکانی هەر نۆژەنکردنەوەکەی بڵێن تێبینیتان لەسەر هەیە ئەو تێبینیانەتان گەیاندووە بەلایەنی پەیوەندیدار بەڵێ ئەوەشمان گەیاندوێ بە تایبەت کەسی یەکەم سەرپەرشتیاری پرۆژەکە مقاولەکە کە قسەمان لەگەڵ کردووت کاکە من بە پێی تەندەرەکارم ئەوەی لە تەندەر بۆ من نووسا من ئەوە جێبەجێکم ئەوەی ئەمەش پێ ئاگدار بووین پارەکەی وابزانم لە سەروی 250 میلیۆن دینارە بۆ سەرف کراوە لە یەکەم قۆناغیدا یەکەم قۆناغ مامۆستا هەر لە بەشی یەکەمی پرۆگرامدا پرسیاری من لەسەر هەر یاریگای بانەزێوک وەکو سەرۆکی یانەی وەرشی ڕەواندز چ داواکاریەکت هەیە بۆ دەستپێکردنەوەی کارەکانی نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی یاریگە؟ وڵی داواکارم لەلایەنی پەیوەندیدار بەتایبەت بەڕێزیان کاک ئەحمەد قایمقامی ڕەواندز و بەڕێز کاک هەڵگوور شێخ نەجیب ئاورێکی جددی لە بارودۆخی یانە بدەنەوە وەرزش بۆ جۆرە ناکرێ ئێستامە واخەریچین دوای 25 بۆ 26 ڕۆژ کە دەچینە ناو خولی پلەیەکی کوردستان تاکەیانن یاریگاشمان نییە چونکە یاریگایەکی تری لێە چیمەنی دەستکردە لە لیژنەی یەکێت تۆپی کوردستان بڕیار لەسەر داوای یاری لێ نەکرێت یاریگایەکە شیاو نییە یعنی لێرەدا تەماشێ ئەو هەموو خەڵکی ئەو شاری ئەو چەند هەزار هاندەرێک بێبەش دەبێت بەڕاستی بە ناچاری یاریەکەمان دەی بوازنەوەی جادا بۆ چۆمان بێت بۆ سۆران بێت بۆ خەلیفان بێت جامەش ئەرکێکی قورس نییە بۆ ئێوە تەمان بارگرانیی زۆرمان لەسەر دروست دەکات زایدەن بارگرانێکەش ئەوەندە ناکە نەک خەڵکی ئەو شاری بێبەش دەبێت ئێستا کارەکانی ئەم یاریگایە بە تەواوی کۆتایی هات بە ئەتانتوانی لە خولی نوێی کوردستان لێرە یاریەکان ئەنجام بدەن
ئێمە بە بیر و بۆچینی دەستێک کارژەوی پار باواماندانە لە قۆناغی دوم یاریەکانمان لێرە بڕوە یان ئەوەی کە پرۆژە و بەرنامەمان بۆ داناوتوان دڵنیانە لەوەی قۆناغی دوم لەو یاریگایەکانەمان ئەنجام دەدەین کە نەکرا تەواو نەبوو وتمان ئینشاڵە بۆ ساڵ داهاتوو ئەم ساڵیش بێ هیواکرێن ینی کاتەکەشی تێپەڕیوە و کاتەی بۆدا تێپەڕیوە بەڵێ تازە بە بەڕاناگەی باش مامۆستا هەر بینە سەریانی وەرشی ڕەواندز ئێستا بزانین لە چ بارودۆخێکدایە یانی وەرشی ڕەواندز یانەی وەرشی ڕەواندز وەک ئاگدارە هەموو لایەک پێ ئاگدارە لەوەی کە تاکەیانەی ڕاستە یانەی دیکەشێ ناڵین تاکەیانەی لە کوردستان بەڵام یانەیەکین بێداهاتی هیچ داهاتێکمان نییە یان جیاواز لەو یانانەی بەڕاستی کە خاوەن مڵکێکی زۆرن بەکریانداوە یان بۆ بەرهێنانی لەسەر دروست کراوە یانەی ڕوانز هیچی نییە هیچ شتێکی نییە بەناو یان ئەوەی هەیتی تەنها هۆڵێکی وەرشی هەیە هۆڵەکەش بەڕێز کاکەڵوەرمان لە یاگەدار کاتووە لە لێواری لە ناوچوونە هەرچەندە بەڵێنی نۆژەنکردنەوەی بۆ داوە ینی تاکەشت کە ناندی ڕواندز هەی بیانەکەمان ئەو هۆڵێ تا هیچ ئەم هۆڵە بۆتە سەرچاوێکی داهات بۆ یانە سوودی لێ نابینن چی ئەکەن ئەو ساڵی ڕابردوو چۆن تێپەڕی ئەو قۆناغانەی بڕیتان خەریک بوو لە دابەزین نزیک ببنەوە بۆ سیوای لێ هاتیانەی وەرشی ڕەواندز یانەی وەرشی ڕەواندز بە ئاقارێکی زۆر خراپداڕۆی ئاقارەکەش سەرچاوی یەکەمی لایەنی دارایی بوو چونکە ئێستا وەرزش لە کوردستان بەڕاستی بوویتە دارایی نەک لە کوردستان نەزی هەم بوویتە گەورەترین بازرگانی بەڵام وەرزش بەداخەو لە ناومە ئەو پەیامەی نەگەیاندیە لۆ بەرپرسەکان ینی ئەوەندەی فکر لێ دەکەینەوە ئێستا ئەوەی وەرزش ئەو پەیامی وەرزش بە جیهان ئەیگەینی هیچ شتێک سیاست ناگەینی هیچ شتێک ناگەینی بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە تووشی قەیرانێکی یەکجار سەخت بووین قەرزێکی یەکجار زۆرمان لەسرە ئێستامە هەمووی 25 ڕۆژمان ماوە بۆ دەستپێکردنی خولی نوێی پلەیەکانی کوردستان چیتان کردووە بۆ دەستپێک ئامادەکاریەکان تاکو ئێستا هیچ ئامادەکاریەکمان نەکردووە چونکە ناکرێتەوە یاریزان بێنی لە شارەکان یاریزانی خۆت و بیان هینی بۆ یاریگا و مەشقوڕاهێنان بەردەوامی و داخلی ناخولبی کە کاتی ڕاتبی هات چی جوابیە دەیتەوە بایکۆتەکە بەجێ دێری کە بەجێ هێشت ینی کارێکی خراپترە لە ناو دەورێت و بکشەیەوە لە ناوخولەکەی بکشەیەوە نەشیرنترە لێمە ئێستا شەر چاوەڕێی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت ئیداری سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆش سۆرە بەڕێز کاکەڵگورد ئاڕۆکی جدی لایەنەکەمانداتەوە بەڕاستی ئەمە لە سەرەتای دەست بەکاربوونان لەو ستافەی کە دەرچوین بەڕاستی پەیڕە و پرۆگرامیشی زۆر جوانمان هەبوو وتمان ئەومان لە هەرچەندە هەموو بەرپرسەکانی شار و ئیدارەی سۆران بەڵێنی تەواوی هاوکاریان پێداین وتیان لێتان ڕادەبینین کارێکی جوان بۆیانەکەتان کرد بەڵام بەداخەوە ئەو مڵکانەی ئەو مڵکایەتی باشانەی بۆ یانەکەمان دەست نیشانکردن سەرەتا بەڵێنی تاویان پێداین بۆمان جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە تاکو ئێستاش دەگەردابی نەکرایە ئەگەر کرابە دڵنیام لەوەی نادی ڕەواندز نەکەر خۆی یانێکی دارە سۆرانشی لەگەڵ خۆی بەخێو دەکرد ینی ئێستا مەترسی ئەوتان لەسەر هەیە کە بەشداری خولی کوردستانەکەن لە پلەیەکە بە پێ 25 ڕۆژەکە هیچ ئامادەکاریەکتان نەکردووە چی ئەکەن وەڵاهی یاسایەکەوەیە لێچێت تۆپی کوردستان هەر یانەیەک بەشداری خولێک نەکات پلەیەکدا دەبەزێت هەڵبەتە ڕەنگە زۆر کەسەبی یان بەرپرسەبی بەکارێکی زۆر ئاسان لەوەی گەشتبی کە ڕەواندز چۆن گەیشتۆتە پلەی بەڵام ئێمە دەزانین لە دەستەی کارجێڕی چماندی بوون و شەو نەخۆنی و چلایانی داراویانی دەرگا نەماوە لێی نەدەین تاکویانەکەمان سەرهێ خست کە سەریشمان خست دیسان دووبارە تووشی قەیرانی دارای بووینەوە ئەمە پار هەر 3000 پێکاتی کاملمان گۆڕی لە قۆناغی یەکەم لە قۆناغی دۆمەزایدن پلەی ئۆفمان ئەنجامدا یاری پلەی ئۆفمان ئەنجامدا لەگەڵ یانەی بەختیاری کە لە ڕیزی پلە دووەکان بوو خۆشبەختانە لە یاریەکەش سەرکەوتنمان بەدەستێنا ماینەوە لە ڕیزی یانە گەورەکان بەڵام هەموو ساڵێک تووشی قەیرانەبی بەڵاستی کارێکی زۆر سەختە چیەکەن هیچ سەوڵێک هێ بۆی ئەو قەرزانەی لە سەرتانە بدرێتەوە هاوکاری بکرێن لە ڕووی داراییەوە هیچ بەڵێنێکمان پێ نەدراوە وەک پێشتر باسم کرد هەتاکو ئەو تەقەش دەگەدابێ ئەمە هەر چاوەڕێی جەنابی کاکەڵگۆ شێخ نەجی بکەین ئێمە لە هەر دەرکێکماندابی لە هەر لایەنێکمان داوا کردبی ئێمە باسی قەرزەکەی خۆمان نەکردوون قەرزەکەی ئێمە وەلانێ قەرزەکەمان با لەسەر خۆمان بێ ئەو کارە ئەمە کردومانە کارێک کە بەسی ساڵ نەکراوە ئێمە بە 6مان کردمان یانەی وەرشی ڕەواندز لە ڕیزی یانە گەورەکانە پلەیەکی کوردستان ژمارەیەکی گەورەیە بۆ شارێک بۆ دانیشتوانی ڕەواندز و بەو ژمارەکەمە بتوانین پلەیەکی کوردستان بین هەڵبەتە کارێکی زۆر قڕز بێمە ئەنجامماندا بەڵام تەنها داواکاری ئێمە ئەوەیە بۆ ئەم ساڵ هاوکاریمان بکەن بۆ ئەم ساڵ هاوکاریمان بکەن
تاکو بتوان لە خولەکە بەشداری بکەین قەرزەکانمان وەلاناوە بە هیچ کەسێکمان نەگوتوە قەردەکەمان بۆ بدەوە تەنها هاوکاریمان بکەن بۆی ئەو ساڵ بەشداری خولەکە بکەین ئەو هاوکاریە بە چەند تەخمینەکرێتن ئەگەر تۆ ئەڵێ قەرزەکان بالە و لابێ و لەسەر خۆتان چەندتان پێویستە وەکو پارە ژمارەیەکی دیاری کراو هەیە ژمارە دیاریکراو هەیە خولەکان کەمتر نییە کەمتر لە 7 مانگ ینی لە 6 بۆ 7 مانگ بگرە زیاتریش تۆ لەناو خول دەبی حسابی ئەو کە تۆ 25 یاریزان لانی کەم و کاستی ڕاهێنەران و سەرپەرشتیار و چەند یاری لە دەرەوەمانەوە مەسروفێک یەکجار زۆری دەوێت لانی کەم لە 75 بۆ 100 میلیۆن پێویستە بۆ پلەیەکی کوردستان لانی کەم ئێمە کە ئەو ژمارەشمان داوا کردووە بە تایبەت لە جەنابی کاکەڵگوت داوای هەمومان نەکردووە ئێمە خۆمان ئەتوانین مەسەلەن خێرخوازمان زۆرە خواپێداومان زۆرە هاوکاریمان بکەن داوای بەشێکمان کردو ڕێژەکەی ئەوەندە زۆر نییە بەس بۆی بتوانین داخلی ناوخولبی شتێکی تر باسەکرا تۆ وەکو سەرۆکیانەی وەرشی ڕەواندز دەست لە کار بچێشتەوە لە ڕێگای زاری کرمانجیەوە ئەمە ئەگەرەیە بڕیارێکی فەرمیە داوتە تەبەن مامۆستاجان ئەمە دوای ئەوەی یاری پلەی ئۆفمان کرد بەڕاستی ناکرێتەوە هەموو ساڵێک ینی بەڕاستی وەرشەکان ئێستا کەسە وەرشەکان ویان لاتیانی ڕەنگیان ناشرین بۆ لە لای بەشێک لە بەرپرسەکان ینی جوابی تەلەفۆن نادرێتەوە جوابی وەڵامەکان نادرێتەوە ئێمە بۆ خۆمان نییە ئێمە بۆ ئەو شارەمانە ڕوانزیش هەڵکەوتەی جوگرافی زۆر باشیە لە هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر ناکرێ فەرامۆش بکرێ ئەوەی ئێستا من ئەیبینم لە ڕوانندز بەڕاستی فەرامۆشکردنە ئێمەش کە ئەو بڕیارەماندا وتمان دەست لە کارە چێشینەوە بە کۆی دەنگ جیالەوەی دەست لە کارچێن و نادێکەش ینی کار و چالاچەکان ڕدەگرین هەمووی ڕدەگرین بەڵام کارە سات ینی ئەوەندەی فکر لێ دەکەوە گەیشتن بەڕی زیانە پلەکانی کوردستان کارێکی زۆر زۆر قورسە و بەرنمەیەکی زۆر باشی دەوێت یان ئێستا بۆ ئامانجە گەیشتون بەڵام ئەمانەوەی هاوکاریمان بکرێ وەکو باقی یانەکانی تکە کە هاوکاریکی لە ڕادەبەدەر بۆ یانەکان هەبێ بۆ ئێمە نەبێ ینی ئەمن سێ بەشی هەوڵیشمەوەی بە تایبەت لە ینی عزبی ینی ئەمە گەنج و لاوەچی یەکجار زۆر لەو شارێ هیوای بەو یانەیە یاری بۆ ئەو یانەیەکە یعنی ئێمە لە داهاتوو هەڵبژاردنمان لە پێشە نامانەوێت دڵی ئەو گەنجانە بنەڕ بڕەنجێنین دڵی ئەو خەڵکە زویرکەین بەڕاستی ئەمانەوێ وەکو یانەکان تر بەشداری خولەکە بکەین و ڕوانزیش بەشێکە لە وەرشە ئەو کوردستانە یعنی گەرستە ئەو پاڵپشتە دارایەتان نەکرێتن چی ئەکەن چی بە وەرزشوانان و خەڵکی ڕەواندز ئەڵێ وەکو سەرۆکیانەی وەرشی ڕەواندز بەشدارەکەنیانە هەڵبەتە ئێمەش ڕێکاری ترە گەیت نەبەر بە تایبەتەوەی لە ڕەنگە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەڕاشکاوی بە خەڵکی شار ڕوانز و دەوروبەری بڵین ئەوەی لەسەر من بوو وەکو سەرۆکی یانە و ستاف زۆر بە زیادەوەم کرد ینی بە تاداوە ئەوەی نەکراوە بۆ ئەو شارە کردمان نەکراوە کردمانە بەڵام لە ئێستادا یانەش تەنها لەسەر پشتی کەسێک بەڕێوە ناچێت ینی 2 ساڵ ئەمە ئەو یانەمان ئیدارەداوە ینی گەیشتن لە پلە دوو بۆ پلەیەک و مانەوە لە پلەیەک کارێکی زۆر زۆر ئەستەم بوو بەڵامی دی لێرەوە ناتوانانی بەردەوام بی دەبێ ینی هاوکاریشی داراییمان بکرێ بۆی بتوانین لەسەر پێیەکانی خۆمان بۆستی ئەگەر بەشداری بکەن و بەردەوام بێن هەمان ستافی ڕاهێنەر و یاریزانەیان دەبێ پێکاتەوە ئەمانە گۆڕانکاری تێکرێتن بە دڵنیاییەوە ستافی ڕاهێنەران گۆڕانکاریان تێداکرێت بە دڵنیاییەوە وەهێنانی بەشێک لە یاریزانە نوێەکان ئێمە بەرنامەمان وایە ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی ڕابردوو کە ڕووی داوە پشت تەنها بە یاریزانی ئیداری سەربەخۆی سۆران دەبەستین واتە لە خەلیفان و سۆران و ڕەواندز و چۆمن ماستەر هەدوا پەیامی تۆ وەکو سەرۆکیانەی وەرشی ڕەواندز هەم لە سەر یاریگا و هەم لە سەریانەی وەرشی ڕەواندز بۆ هەوادارانیانەی وەرشی ڕەواندزی دوا پەیامم ئەوەیە هیوادارم ئاوڕێکی جددی بە تایبەت لە یاریگاکەمان بدرێتەوە بتوان ئەوانەی ئەو کار و پرۆژانەوە ئەو مڵکایەتیانەی بۆ ئیدارەی ڕوانز و بۆ ئیدارە سەربەخۆی سۆرانمان دیاری کردووە بە زووترین کاتکاری لەسەر بکرێ بگەڕێتەوە بۆ یانە من ناڵێن بەناو من بکرێ با بەنا ئەو یانەیە بکرێ چونکە دوای 2 ساڵی تر هەڵبژاردنە من نامینم بەڵام هەمان گەنجێکی ئەم شارە دێتە شوێنی من هەمان خوێن و هەمان ئەوەیە و شارەی لە جەستەدایە بەڕاستی ناکرێ ئەمە هەموو ساڵ بە سوال و سەدەقە چاوەڕێی دەستی فلان و فلان و فلانی بکەین بۆ ئەوەی یانەکەی بەخێو بکەین باوای لێ بکەین یانەی ڕەواندز ببێتە خاوەندا هاتێکی سەربەخۆ بۆ ئەوەی هەر کەسێک ینی بتوان چونکە وەرزش خۆی دەبی ببەخشی نەک پێی بەخشرێ وەرزشوان دەبی ببەخشی ئێمە ئەوەمان هەبوو ئەو بەرنامەمان هەبوو هاوکاری ڕێکخراوەکان بکەین هاوکاری گەنجولاوان بکەین نەک ئێستا مە بچین دەرگە بە دەرگە لە دەرگایان بدەین هاوکاریمان بکەن بۆ ئەم سەفەرە بۆ ئەم یاریزانە بەڕاستی بەداخەوە جەیداخە
ئەوەی تێبینیشم کردووە یانێ ڕەواندز تاکەیانەیە لە پارێزگای هەولێر بە تایبەت وا هەستەکەم بێ کەسین هیچ کەسمان نییە تا هیوادارم بە تایبەت یاریگاکەمان لە قۆناغی کارەکانی بە کۆتایی بێت وەزایدەن ئەو مڵکانەی بەڕاستی جەنابی قایمقام دەزانی و کاکەڵگۆر دەزانی بە زووترین کات کاری لەسەر بکرێت بگەڕێتەوە بۆ یانەی وەرشی ڕەواندز و بە ناوی یانەی وەرشی ڕەواندز بکرێت بۆ ئەوەی داهاتێکی تایبەت بەخۆی بێت و هەموو ساڵانە بە کێشە و گیر و گرفت بەشداری خولەکانی کوردستان بکە چونکە بەڕاست پێ برێم بە تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران جیا لە یانەکانی هەولێر بە ڕاشکاوی و زۆر بە ڕاشکاوی شەڵێم تاکەیانین بەس ئەم ساڵ بەشدار بوون لە 10 ساڵاکی لە 10 ساڵاکی کە 2 ساڵاکی بۆ 3 ساڵێکیان هەر لە خولی عراق بوو ئێمە یانەمان هەیە لە خولی عراق لە ئاستی نایەبە ئێمە بەشداری زیاتر لە 8 ساڵاکی هەرێمی کوردستانمان کردو لە هەموو بوارەکان ئەو هەموو قەیرانشمان بەسەردا بەڵام کۆڵمان نەداوە بەڵام بەڕاستی قەیرانەکانمان بەرەو گرتین ئیتر هەموو ساڵاکیەکان ڕابگرین بەداخەوە دەستان خۆش مامۆستا بە ئومێدی چارەسەربوونی کێشەوە گرفتەکان هەم بۆ یاریگای بانەزێ و کەمیش بۆ یانەی وەرشی ڕەواندز سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ مامۆستا سەرهەد سەلام سەرۆکی یانەی وەرشی ڕەواندز بۆ قسەکردن لەسەر کارەکانی وەستانی یاریگای بانەزێ وەکو ئومێد دەکەین لێرە بەدوا کارەکان دەست پێ بکرێتەوە بۆەوەی ئەو بەشەی کارانەی کە کراوە ئەوانیش بە دەرنەچن و پارەکە بە هەدەر نەدرێتن چونکە وەکە بیندرێت لە ئێواران ئەگەر دەرگاکە دانەخرێتن سیمی ئەوەی کە لە چواردەوری یاریگا دروست کراوە چێڵ مەڕ بزن زۆرێک لەو ئاژەڵانە دێنە ژوورەوە ڕەنگ بێ ئەمەش کە گلەی و گازاندەی لێ دروست بێ بە تایبەتی لەلایەن یانەی وەرشی ڕەواندز کە لە جیاتی یاریزان ئیدی زۆرێک لەم ئاژەڵانە بێنە نێو یاریگا و کاتەکانیان بەسەر ببن بە ئومێدی ئەوەی کە هاوکار و پاڵپشتیش بن بۆ یانەی وەرشی ڕەواندز بۆ ئەوەی بتوانن ئەو کێشە و گرفتەدارەیە کە هەیەە تێیپەڕێنن تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شات.